الرحمن الرحيم. عرضی سلام و ادب و احترام است لخدمتتان و خیر بنیا خوابانی چاو بزوانی هورانی گرکم صلواتکتان لبسینم بشروعی جلسه کمان. انو نفوس بشری، انو شیرینی و شکری، انو نما و نماکری، انو درخت و ثمری، انو موا و ریش و سری، انو ظریفی و هنری، انو حساره و سحری، انو نوری، انو وری، انو دار و کو کمری، انو خلو دشت و دری، انو ریش و شای عمری، انو آن نتری صلوات پی پیغمبری. تخوا او منوتم او نوه لأوله انو ریش و شای عمری صلوات پی پیغمبری. برلو موضوعی امشو بیجم چی لخدمتتانا داستانك يجم مغز خوي لداستانك را اگيت حكايتك يمچ. لقمان انساني كي قوروه او نقوره ك غير اسبرعاني خومان كإيمان من بيهس پیاوانی ولاتانی تریش بدین و اخلاق و ایمانی کی ترو هر بقوره لقمان معترفن. نمونه کتان لخدمتا عرضکم. جاركان لقمان غلامی پیاک و پیاک زانی و لقمان چنک عزیزه سعی اکرد هر چیک لقمان ایکا امیش بیکا بشکم امیش وکی غلامکی پیاکی گوری لی دربی لخواردنا هر چی لقمان بخوارده ام اویسیا پاشخوانکی لقمان یخوارد هر چی لقمان نیخوارده اویش نیخوارد روژکان هر وقت چاوره و پاشخوانی لقمان بزنه چیه بیخوا لقمانی تعارف کرد و خربزه قاجه خربزه دا پی لقمان او نخوش خواردی قاجه تریچی دا پی او قاجه که خوشتر لقاجه اول خوارد دلی نها وتی باسی او میچی پی بم حتی حفده چو حفده قاج خربزه دا لقمان خربزه که خریکو دوای ها وتی ای خوم چی بخوم باور نکم پاشخوانی لب منتو ماند گرجی گفت این را من خورم تا چه شیرین خربوز است بنگرم. وتی ام قاجه با خون بخوم زم چنه خوشه اما واقعم خوشی وی خود چون بخورد از تلخیش آتش افروخت هم زبان کرد آبله هم حلق بسوخت او نتالو هیچ زوانی دمالکی در آورد پقلیکی کرد حلقی چی آری تیبر بود. الهجوی ها لقمان اما چه مرگیسی ام چتی تالو ام خوشی و خود پرسیلی وتی تو چون ام تخوارد جوابکی اما وتی چون همه اجزام از انعام تو رستند و غرقند در دانو و دام تو وتی توای بانی من و رحمت و خوراکی تو دروس بوه گر از یکی تلخی کنم فریاد گر از یکی تلخی کنم فریاد و داد خاک صدره بر تمام اجزام باد. گر از یکی تلخی کنم فریاد و داد خاک صدره بر سر اجزام باد. شعرکم غلط خونده و معذرت وتی تو خواه توای وجودم و پیاوتی تو اعواش کلی گرته دفعه تالم پی بی بقیرنم هاوار بکم اما من حفظه قاج خربزه طالب خومو دنگم لی در بیت. از محبت تلخها شیرین شود، از محبت مسه ها زرین شود، از محبت دردها صافی شود، از محبت دردها شافی شود. از محبت مرد زنده می کنند، از محبت شاه بنده می کنند. اخلاقی خوشی لقمان تندم داستانه بینی بم شوه خاونکی خوی کردوه بنده خوی با صبر لتکی تالیا با گذشت لتکی ناخوشیه با خواردنی قنی شیرین تکی چایی تالا چایی خوش بوه
لەبەر تاڵی زەمانە و شەربەتی ئەشعاری شیرینم هەتا ئەم دوو تەعامەم بێ خەیاڵی شەکروچا ناکەم قانە عێژێتی ژێ تا زەمانە واینە تاڵوێ و تا قسەی من واینە خۆشوێ ئەم دوانە بنە پاڵێک ئەوێتە چای و قەن ئیتر چای و قەنم بۆچی مانگ ئەگەر خۆشنورە هینی وەسە شەو تاریک مانگە شەو و ڕۆژە دوو قران ناژی یا بازی ڕۆژ مانگەوە عاسمانگەوە کەس پاپەی ناوێ هەرچیە شەو تاریکتر مانگ خۆ جوانتر براکانم بەحسی ئیمشەومان بەحسێکە لە زەمینەی مەسائلی ئەخلاقە من لەبیرم چووە زەبتەکەی خۆم ڕۆشن کەم بەحسی ئیمشەومان بەحسێکە لە زەمینەی مەسائلی ئەخلاقیە گاهێ لە بەرابەری مەسائلی ئەخلاقیە بە شێوەیەکی عەجیب و غەریب ڕەفتارەکەین ئەوەڵ بزانین ئەخلاق چییە جایگای لە جامعەی ئینسانیە چییە بوونی بۆ بێهداشت چ تەئسیرێکیە و نەبوونی چ تەئسیرێکیە لەولا مەوزوعی ئەخلاق بزانین بە نسبەتی حاڵی خۆمان ئێمە فەلسەفەی ئەخلاق گشتی باز ناکەین بزانین ئەخلاق بە چ معنایەکە لە چه حەوزەیەکە کاربردیە لەولا کەسانێکە جاروبار ئەخلاقی ڕەفتار ناکەن لە دەرونی خۆیانە دووچاری عەزابەون چۆن جوایی خۆیانەوە شەو خەویان پیا کرد صبر مه با شب منور داردش صبر گل با خار اصفر داردش صبر جمله انبیا با منکران کردشان خاص حق و صاحب قران صبر بکەین تەکی بێ ئەخلاقەلە ئەو هەفتەکە سەبرمان تەکی گردشگرگەلە و تەکی خۆمانە عەوەزکردنی ڕەفتاری خۆمان هەفتەی بەرنتر بێکاری و ئەوقاتی فراغەت ئەگەر نەزانین چۆن پڕیکەینەوە لێمانە قۆمێت ئیمڕۆ گەرەکمانە لە زەمینەی ئەخلاقا باس بکەین ئەشێ گەرەک توێت ئەم مزەوتە ها تازە کریاسۆ لە ئاخری چۆ شتێکم لێتان گەرەکە بۆ مزەوتە هەریسا ئامادەون ئەگەر و مەگەرەکەی جاران ئەم مزەوتە بۆ وای پێبێشی ئەوەڵ بیڕمێنی ئیمکانی بێ ناحەسایە بێژێ ئێوە خەریکن تەکی خوا شەڕەکەن ماڵی خوا ئەڕمێنن چیەکەن ئاخر نەگەی گەسە بوارە هایەژن ئەوەڵ بگەیە بوار جا لەولا ئەشێ ئەمە بڕمێنی تا ئەمیە لێ خاس بکەیتەوە پارە پارە کرد دەرزی جامە را کەس زەنەد ئان دەرزی عەلامە را دەرزی یعنی خەیات ئەم پارچەی تازەیە بۆ یەنشێتە ملی کوتکوتیەکە کەس دەیەکە بێژێ ئەمە چیەکەی پارە پارە کرد دەرزی جامە را کەس زەنەد ئان دەرزی عەلامە را که چرا این اطلس بگزیده بردریدی که چرا این اطلس بگزیده را بردریدی چه کنم بدریده را بدران و چی بکەم ئەم دڕیا هر بنای کهنه که آبادان کنند نه که اول کهنه ویران کنند گەرەکمانە بەنای ئەخلاقێکی جەدید دابنین ئەشێ بازێ چ تایسە عادەتتان پێکرێت بێڕمێنن ئەگەر ناتواننەوە بڕمێنن ئەم جەلەسە باوەڕ ناکەم کەوت بخۆن ئەشێ لەبەر ئاخراوێ بڕمێنی تا کەنێ نەڕمێ کەندەڵانێ پڕ ناوێت ئەچینە سەری بەحسەکەمان چەندە نەزەر بوون مەسەلی کوردیە خەمە بەریوە پێت بڵێم شتێ بە کورتی وردی زوو تێتە ڕووخان پردی نامەردی ئەخلاقیتیان نییە ئەو ڕۆژە زانیم هەر خاسە بازاڕی خراو دایمە کەساسە خراو ئەخلاقی نییە بۆیە بازاڕی کەساسە بدە لە چڕ و هەڵەموت و بەرد بەڵام قەت مەدە لە پردی نامەرد کێس ئەوەوە ئەخلاقی نییە هەر وەک لە دەدان دێو لە پێشترە کەسێک لە هەزار ناکەس خێشتر هەروە دێو لە ناوی ئەو جانەورەکانە ترسنۆکترە ناکەسیش کەس حەزی لێ ناکە مەڵێ فڵانی خاوەن ئەقرەباز 100 کەسی بێت ناکەس هەر تەنیاس ناکەس کێس ئەوە سەوا لە ئەخلاق دوورە و خۆی کردە ناوەڵە تەمەن چ 90 ساڵ بێ و چ 14 پیاوێکە بێکەس بێ هەناسە ساردە
عاقبەت ناکەس چون بێکەسە هەناسەی سارد. ئەمە بۆ مقدمەی بەحسەکەمان تا بزانین ئەخلاق وا لەکوێوە. ئیسا تێینە سەری ئەخلاق، تعریفێک لە ئەخلاق و بعد تەوزیحی مەسائلی ئەخلاقی. بەر لەوە بڕۆمە تعریفی ئەخلاق، تعلیم و تربیەت گشتمان ئاشناین پێی. بەعزێکمان لە مەدرسە مناڵەکانمان دانین، بەعزێکمان لە حوجرە، بەعزێکمان لە مزگەوتە، بەعزێکشمان ئێنێنە بەری دەستی مکانیکێک. بڕۆینە دواوە بۆ قەبایلی بەدەوی وەختێکانە ئینسان ئەوە جەمعیەتی نەو. کشوەری ئێمە لە 30 ساڵا دوو بەرابەر بووە. ئەگەر هەروەم بەرە بڕۆینە دوا فرە نییە لە دەوری 500 ساڵ لەمەوە بەرای ئیمکانی بێ 4-5 ملیۆن جەمعیەتمان بوێ. ئەمە سەرەنگوشتی من هەروایە ژمی. لە هەزاران هەزار ساڵی پێشا بەشەر ئەو نەفرە نەو خۆراک بەش نەکات، ئیمکانات بەش نەکات، بەڵام وەسیلەی بەدەست هاوردنی خۆراکی نەو، تفەنگی نەوەشە وە نەیزە وە قەڵماسە یاوە بەردەقانیەشە کڵێ پەزێکی بکوشتایە. ئەو وەختە باوکوێل مناڵەکانیان تەربیەتی شکارە کرد، ئاموزشی تەڵەوەناییان پیانەدا. ئاموزش و پەروەرش لە ئام حەداوە مناڵێک بتوانێت سکی باوکو دایکی تێر کات ئەگەر گەیە سنحی کوشتن و بڕین، شکارێک بکوژێت. چون توانیان شکار بکەن و گەنم بوەشێنن، پەروەرشی بگەن، مامر بگرن، جیاتی بیکوژن، هێلکەیان بۆ بکا و بکەفێتە کڕ و هێلکەیان بۆ هەڵبێرێ خۆراک فرە بوو، جەمعیەت زیاو بوو. وەختێ جەمعیەت زیاو بوو، زیاوبوونی جەمعیەت ئافەتێلێکی والەتەکە. ئێمە زیایی جەمعیەتمان بەعزێ وەخت بەعسەوێت بێئەدەب بووین. ئەگەر تەنیا نەفەرێ بە تاق و تەنیا لەسەری کەژێک وەزنەیی بکات، درۆوە کێیەکە، فێڵوە کێیەکە، دزیلە کێیەکە، کڵاوە ناتە سەری کێ؟ هیچ کێ، کەسێکی تر نییە. بوونە دوو چون بەشەرەوە تەنیایش تاقەت ناوە، بوونە دوو فەورانە کەفێتە فکری ئەوەکە نەوا ئەو زیاو بووە من کەم، نەوا ئەو درۆ بکات، چۆن باوەڕی پێ بکەم؟ بلا فاصلە مەسائلی زدی ئەخلاق تێتە مەیدان. من فێڵ بکەم و ئەو تا ئەو نەیکردێ، من ئەو گۆڵ بڵم تا ئەو منی گۆڵ نەداوێ، من دەستی ئەو بوڕم تا ئەو دەستی منی نەوڕیە. ئارامشی هەردکیان لەبەی نەچێت، چون هەردکیان وە تەنیا تاقەت ناوەن و دوانیش بەڵای گیانی یەکن. نهایەتەن مەجبورە ئەوون قوانینێک بۆ ڕەفتاری خۆیان دروست بکەن. ئەم قوانینە ئاموزش بێن بە مناڵەکانیان. ئاموزشی شکار ئەوێتە ئاموزشی ئرتبات، ئاموزشی زندگیکردن بۆ خواردن و خەفتن ئەوێتە ئاموزشی زندگیکردن بۆ ئاسایشی یەکتری. لەم لەحزەوە ئەخلاق وەکو بێژی نیازێکە بەشەر حسیەکە ئەشێ بێت. خوایش پێی نەوتایە خۆی ئەیزانی. فقط یەک پیاوەتیە زێمەر مناڵەکانمان بەربوێن هەروە زوان خۆیان یایەگرن، ها کوردی بگشت مناڵێ لە خۆی یایەگرێ، هەزار کەڕەت مناڵەکە و بەربووە خوێندن و نووسین لە خۆی یا ناگرێ، ئەشێ بێتە مەدرسە. جا ئەگەر مەدرسەکە معەلمی نەوێ، هەر خوێندن و نووسین لە مەدرسە هیچ کەی فێر ناهێ. پەیغەمبەران بۆوە هاتن ئەخلاق سەریعتر ئیشانی خەڵک بدرێن، نەک بە تەسادف، حتا شاید خۆیان دێریایان بورتای. ئاموزشی زندگی ئیجتماعی کەسانێکی گەرەکە، دڵسۆزێلێکی گەرەکە لە تەواوی جەمەوامعی بەشەریە، لە جێیەکە پەیغەمبەران بوونیان نەون، لە جێیەکە دینی ئیسلام هەسیانیە، هەنووز کەسانێک هەن دەغدەغەی ئەخلاقی خەڵکیانە، چون ئەخلاق مقدمەی زندگی ئیجتماعی. ئەگەر بێژین علم چی ئەکات، علم ئەم دەستگاوە لە دروستەکات، علم ئەم تریبوونەوە، ئەم قاڵیەوە، ئەم ئاسنانە، ئەم ماڵیە پێک، ئەم مزگەوتیە پێکری ئاسۆ دروستیەکات. علم کاری سەختەکات. تربیەت کە کارێکی نەرمە، کارەتەکی ڕۆحی بەشەرە، بەخشێکە دریاسە تەحویلی ئەخلاق. ئاموزشێلی ئەخلاقی بۆ تربیەتی ڕۆحی بەشەرن. ئاموزشێلی علمی منافاتیان نیەتێکی تربیەتی ڕۆحیە، بەڵام بەتایبەت بۆ جسمی بەشەر، بۆ ڕفاهی ئیجتماعین، سازینی دەستگان. استفادە لە دەستگا کاری تربیەتی ئەخلاقیە، تربیەتی دینیە، تربیەتی معنەوی. علم هەواپەیما و بمبی ئەتۆم دروستەکات. علم ڕانندەی ئەو هەواپەیما دروستەکات، بیوات و بیخاتە خوارەوە. ئەخلاق بەری هەردکیانەگرێت چۆن استفادەی لێ بکەن. ئەخلاق زەعیف بوو، عالم پەن ئەدات. ئەخلاق قەوی بوو، بێسەوادیش موئەدەبەوێت. عنصری ئەسڵی یەکدانە کامپیوترێژن پێی نەرمەفزار بەرنامەکانی سەختەفزارەکانی علم دروستەکات، نەرمەفزارەکانیشی دروستە هەر علم دروستەکات. وەلێ لە ئەم مەوزوعیەما نەرمەفزاری بەشەر ڕۆحیەسی، سەختەفزاری جسمیەسی.
ئاموزش و پەروەرش کە ئیمڕۆ ێژنیا تعلیم و تربیەت علم ئاموزشی جسمە و تربیەت ئاموزشی ڕۆح والی بۆ وڵات وەک سرە بۆتەن والی باش نەبێ وێرانەوەتەن ئەگەر باسە مقایسە بکەین سەر ئەوێتە ڕۆح و بەغەن ئەوێتە وەتەن سەر ئەوێتە والی و بەغەن ئەوێتە وەتەن ئەمە باشکار نەکا ئەمیچە وێرانەوێت بنابراین تربیت جێگەیەکی تایبەتی هەست لە تعلیم و تربیەتە علم ئەشێ لە اختیاری تربیەتاوێت نە تربیەت لە اختیاری علماوێت ئیمڕۆ لە دنیا تربیەتیان خستە اختیاری علم هەر کارخانەیەک هەر چێکی دروست کرد فەرهەنگێکی جەدیدی بۆ دروستەکا بەشکە مردم مەسرەفی بکەن تربیەتی فکری و ڕۆحی مردم وا پێیەکەنە فڵان کاڵای زدی ئەرزشی مەسەڵەن معزەرەتمە کاڵایەکی جنسی دروست کردیەوە ئەشێ تربیەتی خەڵکی بۆ عەوەزکەی تا مەسرەف کونەندە پێیا بکە تربیەتیان ناسە اختیاری علم لە حاڵێکاشێ علم لە اختیاری تربیەتاوێت وەگاهێکیش دەسەڵاتدار غەڵەتگەلی خۆیان بە کۆمەکی عالمان بە شکلی معنەوی نیشانەن ئەیکەنە مد بۆ خەڵک ئەمی چه ئشتباس موضوعی ئەخلاق هەفت شتە باید نەباید باید وا بکەی نەباید وا بکەی خاس و خراو ئەمە خاسە ئەوە خراوە خاس و خراو ئەخلاق تەعینی ئەکات چی خاسە چی خراوە گوناح و سەوا و ئەخلاق وەختێ دینی بووە گوناح و سەوا و دروست ئەکات چی گوناحەکردنی چی سەواوە ئەنجام داینی و ئاخرین مەوزوع مەسئولیەتێلی منە بە عنوانی ئینسانێک ئەخلاق چ مەسئولیەتێکی خستە سەعودەی من چی ئەشێ بکەم چی ئەشێ نەکەم چی نەباید بکەم چی باید بکەم چی خاسە من بیکەم چی خراوە من بیکەم چی سەواوە من ئەنجامی بووم چی گوناحە من ئەنجامی بووم ئەمەوێتە تعریفی مەسئولیەتی من وەختێکیش معنای هە اختیارم بێت ئەگەر من اختیارم نەوێت ئەخلاقی نییەم ئەگەر خاس و خراو لە بەردەستی منانەوێت من هەر یەکێکیان بێت معنای نییە ئەخلاقی بووم ئەم بڵنگۆ چ دەسەڵاتێکی هەست لە عەقڵە من هەرچێ بێژم ئەو یێژێتی بنابراین ئەسڵەن ناکرێت محاکمەی بڵنگۆکە بکەن ئەژێ محاکمەی من بکرێت کە اختیارمە لە پشتێن بڵنگۆ لە بەینی خاس و خراوە کامیان انتخاب بکەم بێژمی کامیان انتخاب بکەم ئەنجامی بووم کامیان بە عنوانی سەواوە زانم بۆ هێوە بێژمی و کامیان بە عنوانی گوناحە زانم بۆ هێوە بێژمی پس ئەوەڵین عنسری ئەخلاق اختیارە هێوە ئەشێ خاس و خراو لە بەردەستان ئەوێت تا معلوم بێ ئەخلاقی نیان نییە من هەر خاسە هەست چۆن نەتوانم خراوە وەختی خراویش بوو انتخابم کرد معلومەیە من کێم بۆ انتخابەشە بینی خاس و خراو فەرق بزانی بینی سەوا و گوناح بزانی چییە بینی باید و نەباید بزانی چییە من مقیاسێک لەم ئەوڵەوەم جا ئەچمە دنباڵی مەطلەبەکە خراو شتێکە خۆی لە بینەوە ئەمەیتر فرە سادەیەکەم و بۆ بزانن چی خراوە هەرچێک وا لە وجودتانە زیاییکەن مەسەڵەن درۆزن وا نازانێ خراوە چون وەختێک کارێکی سەختی بۆ پێشتێوە درۆ خۆی نجاتەوە وەختێک گەرە کەسی شتێک لە یەکێک بسێنێ گۆڵی بووە درۆیەکی پێکا لێ سێنێ بۆ یەکانە حەز ئەکا لە درۆکردن درۆ نەتیجەی خۆشوە بۆی بنابراین هەر کۆتا نایە لە درۆکردن ڕاستی ئەگەر گەرەکێ بزانێت درۆ خراوە یا خاس ئاوا فکر بکە ئەگەر گشتی خەڵک درۆزنوویە کاری من ڕێکی تێ ئەگەر گشتی وەیە کۆ درۆ بکە ئەم جەلەسە تەشکیلە و هێوە و توتان و جمعە جیاتی بێژن مزەوتی قادری و توتان و مزەوتی خولەفە جیاتی بێ یەکێکی تر و یەکێکی تر و تیەسی سێشەمە تەشکیلەوێت منیش وتوم و تێم وەلێ نەوە هاتم پس ئەگەر درۆ عمومی بێتۆ ئەوێنی خۆی لە بینەوات مەساڵێکی سادەتر بگەم دز بۆیە دزیەکات با خەڵی پوچی پڕ کات زکی برسی تێر کات مناڵی ڕووتی پۆشتە کاتۆ وەختێ دزی کرد دەگەیێت ئەم هەمکە نەتیجەی باشە وە زەحمەتێکی کەم نەتیجەیەکی فرە کرێی زۆر و کاری کەم من خۆم ئەبێت تێ بگەم تۆ گۆشتکەو نادەی بە من گۆشتم ئەدەی بە دژمن داستانێکی توولانیە هەرەونێ خۆتان بەرداشتی لێ بکەن دز نەتیجەی باشی گرتێ هێلکەیەکی دزی و سکی تێر کرد و مامرەکە بدزێ سکی گشتیان تێرەکە بۆیە ئیسا خەریکی هوشتر دزینە ڕاستی ئەگەر گشتی دزوێت دزەتوانێت دزی بکە بەر لەوە ئەو لە ماڵ بێتە دەربۆ دزی بەردی ماڵەکەی چیمان دزیوێ پس دزی غەڵەتە ئەگەر گەرەکتە بزانی چی باید بکەیت و چی باید نەکەیت دزی نەباید بکەیت چون ئەگەر گشتی وەکی تۆیە تۆ ناتوانانی زندگی بکەیت ئەی چی باشە دڵسۆزی
تەڵافرۆشیەک بازە خاوەنەکەی چووەسۆ لە بیری چووە کلیلی بووە هەروە ویترینەکەی بەرەلاس ئەگەر من دڵسۆزم گەیمەوێنە ناتوانم بڕۆ مێژم ئەمە یەکێ وڕێ تۆش دڵسۆزیت ئەوش دڵسۆزێت یەکێ تێژێت تۆشەکەت بووی بڕۆڕۆ من لە جێەکە تاوێسم با دوکانەکان گشتی بەرەلاوێت ئەگەر گشتی دڵسۆزێت هیچ ناقۆمێت پس دڵسۆزی دروستە چون وەختی ئەیچیکەیتە ئەکسەریەت هیچ ناقۆمی هەرچیە فرەو کرد لە بینچوو نەبایەت بیکەی غەڵەتە خراوە گوناح دین تەکی ئەخلاقە منافاتی نییە لە هەر کوێی دنیاوە ئینسانێکی ئەخلاقی هەست ئەگەر دین قبول بکە زیاوێت کەم ناوێت لە هەر کوێی دنیاوە ئینسانێکی ئەخلاقی هەست فراوە دەست بۆ متەدەین بوون چون مشکلێکی نییە دین هیچی لێ کەم ناکاتەوە لە هەر کوێ متەدەینێک هەست لێی بێزارین ئەخلاقی نییە مقدمەی دین ئەخلاقە ئەوێ نییە بۆ یەکان ئێمە گرفتارین دەسیوە خۆب ئەمە مەوزوعی خاس و خراو چۆن تەشخیصی بین فرەسادەست ئەگەر ئیسا مراجعەکەیتە وجود درۆی واتیا غەیبەتی واتیا خەیانەتی واتیا زیایی بکە گشتی درۆزنوێ گشتی خائنوێت چۆن زنەیەکەی ئەگەر محەبەتی واتیا گوزەشتی واتیا پیاوەتی واتیا گشتی وایەتە چۆن زنەیەکەی دەی برا خاسەکەوە دۆزیەسە بەخوا لێیلا بدەی حەیفە گوێ بگرە بۆ باشترین فەرمودە چاک بە بێخراپ بێکەڵک و سوودە شەوە بێ ڕۆژ چۆن معنای هەیە داخوە بێ سارد چۆن معنای هەیە خراویش وە بێ خاس معنای نییە معناکە اختیاری تۆ ئەیداتێ خاس انتخاب کردیە خراو انتخاب کرد ئیسا ئەچینە سەروەختی ماڵەکانەوە هەر ماڵێک کوڕێک پەروەردەکە ئەو هەفتەکە شعرێکم بۆ تن تکراریەکەمەوە ێژێ چی ئەژێ پێی خۆشە هەموو پیاوێک بە تاقی تەنیا خۆی بەرزتر بێ لە هەموو خەڵکی دنیا بەڵام حەز ئەکا جگەرگۆشەکەی لە خۆی بانتر بێ عەقڵ و هۆشەکەی گشت کەسی حەزەکا کوڕەکەی لە خۆی بانتر بێت هەر ئەو مامۆدزمە کە فەقر نەغاری نەزانی بەدبەختی شاید وادار بە دزی کردوێت شاید هەنۆز نەیزانیە ئەم قسەیە نەژنەفتێر کردیەسی حەز ئەکا کوڕەکەی لە خۆی حرفەیتر وێ هەروە هەر معلمێک حەزەکا کوڕەکەی لە خۆی باسەواتر وێ هەر بەنایە حەزەکا کوڕەکەی لە خۆی هۆساتر وێ بەڵام نەتیجەی چییە؟ تربیەتێکی خانەوادەگی هەر ئەو جۆرە باوکی فکرەکات یەژێ باید ڕۆڵە وا بکەی نەباید وا بکەی ئەمە خراوە منێژمی ئەمە خاسەوا منێژمی ئەوە خاسە وە کەنینی تەئید یەکات ئەمە خراوە وە شەپاڵەیەکە دەیەکاتە بناگوێی مناڵەکەی وە جۆرە نەهیەکات یەژێ ئەمە مەکە ئەگەر ئەم پیاوە هەنۆز خاس و خراو نەزانێ ئەترسم خراو وە خاس بزانێ و مناڵەکەی وەکی خۆی تربیەت بکە ئەها بازێ بنەماڵە گشتیان لارن آخر لە ماڵی ئەوانە وەختی ئەکەنن کوڕەکە لە بابەی خاستر کارەکەی ئەنجام دەوێت ئەگەر بابەی فاحشەست کوڕەکەی باشتر فاحشەوێت بابەی جا خۆشحاڵەوێت ئەگەر بابەی متەدەینە وەختی کوڕەکەی لە خۆی دڵسۆزترێ خۆشحاڵەوێت جا ئەوێنی ماڵێک بنەماڵەیەک ڕێکوپێکن مناڵەکانیان ئام حەز ئەکات هێژن کوڕی فلانە کەس هێژن حوسنی زەن تماشای بکە ئەسڵەن حوسنی زەن نە ئەسڵەن بە حوسن و تماشایکەن زەن یانی چی ئەتمینانمان هەست ماڵێکیش لارن یەژن مناڵی فلانە کەسێژی ئەمە ڕەفیقی مەکە آخر تربیەتی خانەوادەگی لە وەختی کەنینی مناڵەکانمەنا من ئسمسێکیان بۆ ناردوم دوو دانە مناڵی نەگەیگە سنحی 5 ساڵ باوکێک خەریکە تریاکە هاتە مناڵەکانیان تەسویری هەرای ساڵ ناوی مۆبایلەکەمە چی دروستەوێت لەو ماڵە ناگێتە سنحی 18 ساڵ ئەیدز و هپاتیت و ئیلا ئاخر فرە شتێکی هەست من لە ئسمسەکە ئەدامەکەی چیم دیرێ ئەمە تربیەتی خانەوادەگیە ئەگەر باید و نەبایەدی خانەوادەیەک تەکی باید و نەبایەدی دینە تەکی باید و نەبایەدی مەدرسە تەکی باید و نەبایەدی ئیجتماعە هەماهەنگوێت ئەو مناڵە وەختێ تێتە دەرتەکی ئیجتماعە سازگارە جامعە پەزیرە و جامعەیش ئەو ئەپەزیرێت ولی ئەگەر باید و نەبایەدی ماڵێک تەکی باید و نەبایەدی مەدرسە و ئیجتماع و تعلیم و تربیەتی جەهانیانە هەماهەنگوێ هەر هاتە جامعە گشتی ئەترازی ئەست لێ گشتی ڕاکا لێ گشتی هۆڵی پس لە ئەم لەحزەوە بزانن باید و نەبایەدەکانتان خاس و خراوەکانتان هەر ئەو خاس و خراوەسەوە مەدرسەکەتان یەژێتی
ئەو هینی مەدرسە هەر ئەوەسە ئەخلاقێژێتی ئەوە وا ئەخلاقێژێتی ئەخلاقێکی عەشایەری و گەڕێکی خۆتانە یا ئەخلاقی جەهانیە ئەگەر ئەخلاقی جەهانیە ئایا بەرفەرهەنگ و دینتان منتەبقە ناوێ هەروایەوە بێخۆڵ و بێخۆف مناڵێک دێریتە دنیا و بێژی تەربیەتم کرد ئەشێ معیارەکان و بزانی چون مناڵەکە هەر ئەوێتە ئەو شتەوا خۆی چون تۆ لەو شتەوا خۆ ئەیزانی تەرەفداریەکەی لەو شتەوا خۆ قیمتە لێی ناوچاوەیەتەیەکە بعضێک کەس ێژێ چیم کەم ناوە بۆ مناڵەکەم وا ئیسا وای پێاتێ هۆشیاری و کەم ناوێ پوڵ و فرە خەرج کردێ زەحمەتی فرە کێشاوێ ئەمما نەزانیە بۆ کوێ ڕاکەی بۆیە نەگەیتەسە مەقسەد دوور کەوتیتەسە ێژن کاورای ڕایە کرد وتیان بۆ کوێچی وتی نازانم وتیان دێ هەر بێسە بەنێ خۆ ئاخر تۆ گەرەکتە مناڵەکە چۆن تەربیەت بکەی نازانی هەر مێریە دنیا ئەگەر نازانی مرەبیەکی بۆ پێیاکە ئەو باید و نەبایەدەکان و با بۆ تعریف بکە هەمیشە مردم من وشکەکەنەوە دەستان خۆش بێت هەرەقی فرەکەم پس تربیەتێکمان خانەوادەگیە معیارێلی خانەوادە ئەو شتەسە خانەوادە وەختی ئەنجامێ پێی ئەکەنن خۆشحاڵەون وەختێک ناکرێت ناڕەحەتەون باید و نەباید خوب و بەد سەوا و گوناح و مەسئولیەتی مناڵ لە مقابلێوەنا خانەوادەیە ئەگەر تەعینی کرد منتەبق بەر اجتماع و مناڵەکەی جامعە پەزیرە جا ئیسا بینە جامعەکەمان ڕاستی پیاوە گەورەکانی جامعەکەمان ێژن باید چی بکرێ باید چی نەکرێ چی سەواوە چی گوناحە چی غەڵەتە چی دروسە ڕاستی با من بپرسم پیاوە گەورەکانمان کێن معیاری گەورەیی چییە من حەدیەقەل دوو معیاری گەورەییتان پێڵم یەک هۆڵی خەڵک هەرکێ فرەتر هۆڵی خەڵکی وێ فرەتر گەورەس یەکێک هۆڵی خۆیە ێژەی شەو نانمان نییە ماڵم بڕمێ چی بکەم یەکێک ێژە ماڵم بڕمێ ئیمساڵ باران ناوارێ ئەم کشاوەرزانە چی بکەن کامیان گەورەس معلومە دوومیەکە گەورەس یەکێک هۆڵی پوڵ دەرهاوردن و سروەت زیاوکردن یەسی یەکێک پەلەی سروەتی لە ڕێخوا خەرجکردن یەسی وەکی حەزەتی ئەبووبەکر کامیان گەورەس دروستە ئەو مەبلەغی چووە سەبان و ئەم باخەڵی پوچ بووە لێ معلومە ئەمیان گەورەس چون ئەم هۆڵی خەڵکێسی عیبادەت بجۆز خدمەتە خالق نیست بە تەسبیح و سەجادە و دەلق نیست هەرچەنێ هۆڵی خەڵک توێت هۆڵی پەلەور توێت هۆڵی زەوی و ئاسمان وێت فرەتر شەبیهی پەیغەمبەرەکەتی کە ڕەحمەت و بۆ عالەمیان بەنابەرین فرەتر گەورەی نەئینکە هەرچێ ماڵەکە و بەرزتر وێت هەرچێ زۆر و فرەتر وێت هەرچێ مەبلەغ و زیاتر وێت ئشتباس ئەوانە ئەگەر تەبدیل بە نەرمەفزاری ڕۆح بوون دڵیان بە خەڵک بۆ خەڵک خەرجکردیان بۆ ئاسایش بۆ ئارامش بۆ ڕاحەتی بۆ پیاوەتی ئەو وەختە ئینسانەکە گەورە بێت هێمە خەیرینی دەوڵەمەندمان گەورەن لە لامان بەعزێ لە وڵاتی ئێمەوە زۆر دەوڵەمەند بوون زۆری فرەیان هەست کەس ناتوانێ بەرانبەریان بێسی گەورەن وەلێکانە من بە گەورەیان نازانم بەعزێک وە پوڵ بەعزێک وە پارتی بەعزێک وە پشتیوان بەعزێک وە پەیڕێز پارتی پوڵ پشتیوان پەیڕێز ئەمانە فرە کەسێکی گەورە کردێ بەڵام گەورە نیەن ئەگەر خدمەت بە خەڵک نەکەن ئەگەر ئاسایشی خەڵک لە زوان و دەستی ئەوانە نەوێت کانی بڵ گەورەس گەورەترین کانی هەورامان بڵە ئاوەکەی چی معدەنیە قەومێکی ئێمە من سەرێکم داریانێ قەسەمی خواردوو لە تینگا کوێر بووم ئاوی بڵ ناخۆم وتی و بۆ وتی و هیچ پیاوەتی لێ نایە هەر گرمەس و لرپەس و قاڵ و فرەفر هەزاران نەفەری تایسا هەزاران سەدها نەفەری تایسا کوشتوێ هەر هاتە دەر لە سەراوەکە ئەقونێتە ناوی سیروان تاسا باخە دارهەنارێکی ئاو نەداوە بۆچی مە لێی بخۆمەوە ڕاستەقا بە زۆر زۆری فرەس بە گرمە گرمەی فرەس بە ئاوەکە معدەنیە بە جێوەکەی شاخ و داخە بە سەفایش سەفادارە وەلێ بە پیاوەتی فەقیرە پس گەورە نییە خۆی وازانێ گەورەس پیاوێکی ژیرەوێتە ڕەفیقی دوو شڵنگەناتە ناوی ئاو معدەنیەکەی کاتە بەستەبەنی بڵ گەورە بووە ئێستا لە خەلیجی فارسا ئاوی بڵ ئەفرۆشنەوە 500 و 600 ئاخر ژیرێک بووە ڕەفیقی بڵ بۆیە گەورە بوو ئەگەر گەورەی گێلمان هەست ژیرەکان بۆ وێڵتان کردن ئەگەر زۆرداری مشتە کۆڵ وەشێنمان هەست بۆ لە ڕێی حەق و ئەخلاقانەی وەشێنێ بۆ بایەدێک تەمین نەکا و نەبایەدێک بەربووری ها
گەورەترین پیاوی دنیا تاقە نەفەرێکە، دەوڵەمەندترین تاقە نەفەرێکە، خوجوانترین تاقە نەفەرێکە، بەڵتەشکترینیش تاقە نەفەرێکە، بێ ئەخلاقترینیش تاقە نەفەرێکە. لە خواوە زیاوێ ئەوەڵنەکەنیین دوومیەکەیش نییەین. دەی بۆ عزەتمان نییەوەیە کۆبراوین، بۆ ئەخلاق حەمایەت لێ ناکەین، بۆ زاڵمێ زوڵمەکات سکوتەکەین. من نایەژم سکوت بکەرە قاڵ تۆ لە ئەو خراوتر، تۆ تەکی تاڵا قەنوە، تۆ سەبر بێت محەبەت بێت تا خراوەکان خاسەون. ئەها چەقۆی تێژوە چی تاقیەکەن و ناینەن لە ئاسن، ئەینەن لە مووی نەرم. ئەگەر مووی بڕی جایەژ نەم چەقۆ چەقۆس، بە نەرمی تاقییان کەینەوە، نە بە زووری و لە خۆیان خراوتر. پس گەورەکانمان تربیەتی محەلیمان ئیسا گەورەکان تەعینیەکەن. گەورەی هێمە ئەوەڵین عەلامەتی دڵسۆزیە بۆمان، دوومین عەلامەتی گوزەشتە. پەیغەمبەر صلی الله علیه وسلم دوێشە و مامۆستا نیعمەتیەی فەرموو لە کرماشانە، وەختێکانە مەکەیان فەتح کرد کەسانێکە 8 9 10 20 ساڵ و عەزیەتیان کردو هۆڵیان ویان و وەختێ بێتە ئێرانە چیمان پێکا. ئێژێ وەختێک هات ئەوە سەری دانواند و لە شەرما سەری لکیاوە یاڵی ئەسپەکەیە، وتیان بۆ وایتە؟ وتی ئەمانە مخالفی ئێمەون، چۆن بەشکاندنیان فەخر بکەم و ملی سەریانە ڕەنگی زەردی ئەوان ڕەنگی سووری منوێت، ڕوون نییە بڕوانم پێیانە، چون ئەزانم مەویسن، خۆشیانتان گەرەکوێت ڕەحمیان پێ بکەن. چەندێکە توانی بوەخشی هەر ئەو نەگەورەی پێ بنەنە پێتا بێژن بوەخشی ێژی خوا بوەخشێ گەورەی، ئەگەر پێیان ناپێتا پێناوە پێی کاورا دروست حەقتە سندۆسەوە لێ بچکەلانەی. قەساس حەقتە، گوزەشت پیاوەتیە. چەندێکە توانی بوەخشی هەر ئەو نەگەورەی. گەورەکانی ئێمە چەندێک ئەمان وەخشن، بێعەقلیمان چەندێکە وەخشن، کەمدەسیمان چەندێکە وەخشن، نەزانینمان چەندێکە وەخشن. چی ئەوەخشن بۆ ناوی سفرەکانمان، چی ئەوەخشن بۆ مزەوتەکانمان، چی ئەوەخشن بۆ باخەڵمان، چی ئەکەن بۆ وڵاتەکەمان. هەر ئەو نەگەورن کێ خەڵکی بە چاک یا خراپ زانی، عەکسی خۆی دیوە لە نێو چاوانی. هەرکێ خەڵک بە خاس بزانێ خۆی خاسە، هەرکێ خەڵک بە خراو بزانێ خۆی خراوە. چون ئەگەر خەڵک بە خراو بزانی ناتوانانی بڕۆی بە سەفەرێژی تا بێمە ماڵەکەمیان بڕیوێ. ئەگەر خەڵک بە خاس بزانی کلیلی ماڵەکەوەیتە دەستیانێژی چاوتان پێوی. ئەگەر وا بزانی پاڵدەسەکە نەخۆشە، سەرماخوردەگیەسی ئەنفلانزایە لوت تەریێژی با نەیگرم. ئەگەر وا بزانی ساقە بێخەیاڵ دانیشی، هەر چۆنێک فکرەکەی هەروا زندگیەکەی. ئەگەر معیارێلی خاص، بایەدێلی مثبەت، نەبایەتێلی باش، گوناح و دووری لێ کردووە و سەوا و نێزیکی لێ کردووە، تەبیعیە باش فکرەکەی. هاوسەیەتی و خۆشە، هاوڕەفیقی و خۆشە، سەفەر تەکتا نەعمەتە، مامەڵە تەکتا بەرەکەت. ئەمانە گشتیان یعنی بێهداشتی ڕۆ، یعنی بوون لە پاڵی تۆ ئاسایشی منە، نەبوونی تۆ بۆ من دڵتەنگیە، تۆ نەوی من غەریبم، تۆ بووی من ئاشنام. پای بزەنجیر با دووستان بێکێ با بیگانەگان دەربووستان. بیگانە منزورمان غەریبە نییە، بێگانە ئەو کەسەسە بایەدگەلی ئەخلاقی منی قبوڵ نییە، بایەدگەل و نەبایەدگەلی من ئەناتە ژێری پێی، ئەوە بێگانەستەکی منە. تربیەتێکی ترمانەس تربیەتی شەهرستانیە. بازە خانەوادە تربیەتی خانەوادەگیان گەردەن کوڵفتن، بەعزێکیان مهرەبانن، ئەوە مەزانێت چۆن تێکیانە بەرخورد بکە. بەعزێ شار، بەعزێ مەحەلە مناڵەکانی گەردەن کوڵفتیەکەن، بێعەقڵی و جاهڵی مودیانە. بەعزێ مەحەلە مناڵەکانی ئەهلی مزەوتن، ئەم هۆڵی نییە چواتە و گەڕەکە ماشینەکەی جێبێڵێ دەرەکەی قفڵنەوێ دڵی ندا ناچڵێکی. بازێ شار مردمەکەی وەختێ یەکێک لە ژووری شارۆتێ پوڵەکەی کوتێکێ ناتە ناوی گەڕواکەی، کوتێکێ ناتەم باخەڵەکەی، چون شارەکە تربیەتیان مەشهورە بە کیفزەنی و دزی و درۆزنی. ێژێ با کوتێکیان برد کوتێکی بمێنێتەوە. بازێ کەس ئەچواتە شارێکی تر، ێژێ ئیتر هۆڵم نییە، لەرا غەریبی چووم گشتی ماڵی خۆم. تربیەتی شارەکە واسە. تربیەت دەستورپەزیر نییە، من ناتوانم دەستور بووەمەوە بێژم فلان بکە، چون تۆوە دڵی خۆ ئەشێ بیکەیت، دڵ نییە لە حکمی منە، ها لە حکمی خۆتە.
من ناتوانم بەعزێ دەستور بووم چون شتەکە نییە لە حەوزەی دەستورە، ها لە حەوزەی اختیاری تۆە، نییە لە حەوزەی دەسەڵاتی منە. ئەخلاق ها لە دەسەڵاتی تۆە، ئەشێ حاڵی بکەم تا خۆ نەتوانی نەیکەی. پس تەرەفتان حاڵی بکەن چون حاڵینەوە بۆیە نایکا. ئادەی تەواوی دنیا دەست بکاوە یەکە بێژێەوە هێوە ئێرا جوانڕە نییە باوەڕەکەن. باوەڕتان کرێ جوان ڕۆژ ناتوانین بێژن نییە. دوو سێیەکە کێ قبوڵیەکەت چون زانیتە سێناکە ئەگەر قورعانێکی بۆ بخۆن باوەڕ ناکەی. نەمانزانیە خاسە چی ئەکات بۆ یەکانە گوێمان لێ شل نییە فەرقی ناکا بۆمان هەرچەنێت تۆێژیتی. من دەفەیە چون بۆ هەورامانتێکی جەماعەتێ لە معلمەلی ڕەفیقما ساڵی 75 لەو سەرۆهاتینەوە ئیسمی ئاوایەکانیان نەزانی منیش بۆ شوێخی وتم منەیزانم بینووسن. گەیینە هەر ئاوایە لە خۆمە ناوێکم ناملی. ئەوان نەیانەزانی من هەرچێکم بوو تایە دروست. گەیینە ئاوایی بڵبەر من وتم حسەیناوا و ڕەفیقێک بەموتی برا بڵبەرە زانیان پێم درۆکەم. کاکێکیان ئەگەر مەردمەکەمان ژیروێ ئەزانم کێ درۆکە. حاڵی نەوین بۆیە نازانین بۆیە تەئی دەکەین بۆیە بەعزێ شتێ غەڵەت حەمایەت لێکەین. کۆمەک بکەن حاڵی بووین. خراو چییە؟ مەعیارێکی سادەمان هەست بووی. خراوەوە سەفرە بوو زندگیمانە شوێنی. خاص ئەوەسە فرە بوو ئاسایش زیاوێت. دینیش عکسی ئەمیە نەوتێ. هیچ پیاەکی گەورەی دنیاش تەکی ئەمەوە مقابلە ناکات. ئەگەر کەسێ عەلەیهی ئەمە ئەقدامەکات بە ڕشوە بە دەسەڵات بە زۆر بە فڵان ئەخلاقی نییە هەرچەند زلی کوێت. ئیساتە من ئەچمە حەوزەیەکی تر لە مەوزوعەکەمان بەحسی توجیهاتی ئەخلاقی. ئینسان سێ بەخشی شەخسیەتی هەست. بەخشێکی وەکو حەیوانە. ئەها مناڵی بچکە لە تێتە دنیا هەر وەکو حەیوان زنەی ئەکات تەمیزی غەڵەت و دروستی نییە. بیللا تەژوی قسەکەیە. ئەها ئەو مناڵە تێتە دنیا هەر وەکو حەیوان هەرچێ بکەوێتە دەستی ناپرسێ هینی کێس ئەیوە. ئەها لە 3 ساڵانە مناڵەکانتان ئەچنە ماڵێ ئەسپا و بازی ماڵەکەیان گرتە دەسوێژن هینی خۆمە نایدەمەوە. وەکو حەیوان حەیوانێژە هەرچیە من لە دەمما و هینی منە. ئەها دووسەوەگەیەنە مردارە بوویە لە بانیوە کەنە شەڕ. تەح ئادەمی بەر سوفرەی بخۆرەند و 2 سەگ بەر مرداری بە هەم بەسەر نەبەرند. چون هەرکیان لە خۆیان هینی ئەوانە هینی هیچ کامیچیان نییە مردارە بوویە کە کەوتە سەو پاڵ. وەختێک غەریزەی بەشەر حکمەکات ئەقڵ تەعتیلە. ئەو بەشەوە غەریزە ئەخلاقە بۆی بەشی حەیوانی بەشەرە. مناڵێکی برسی وەختێ برسیەسی ئەنەوێت لە شتێ ئەیخوا نازانێت گوناحە یا سەواوە نازانێت ئەوێ یا ناوێت. برسیەتی ئەم چون ئەقڵ نەکەوتێتەکی فەقەت ڕەفعی برسیەتی بۆی مهمە. مەساڵێکی فرەسادەتان بۆ دەم. و مناڵێکی 4 ساڵان بێژن کوڕی یا کەنشکی ێژە کوڕم ئەوەر کوڕوێت. و مناڵێکی 5 ساڵان بێژن قەی ناکە ئەوەر کەنشک و ێژە کەنشکم ێژی چۆن نەزانی کەنشکی ێژە ئایتە ڕووسەری مەز ئایتە لیباسی کەنشکانەوە لە بەرما ئایتە قژم شۆڕێ ئایتە هەمە مەدرسەی کەنشکانەوە هەرچی ژیرترێ مەساڵی فرەترە. ئیسا لێ بپرسە بێژ بزانە حاڵی بووە کوڕ و کەنشکیانی چی بێژە ڕۆڵەگیان ئەگەر سەری بتاشم چه خۆڕانەکێ بکەمە بەرە چی پێتێژێ ئەومە کوڕ. چون نازانێ کوڕ و کەنشکیانی چی. کەسێ نەزانێت چی درۆ و چی ڕاستە چۆن بزانێت چی خراوە و چی خاسە. بەشی ئەوەڵی شەخسیەت تا ئەقڵ نەکەوتێتەکی نازانێت چی خراوە و چی خاسە. پس ئەگەر خراوی کرد یا خاسی کرد گوناح نییە چون نازانێت. بۆیە تا 7 ساڵان مناڵەکانمان ێژن گوناحیان نییە. ێژین سەید نە بە معنای ئەوە هەرچێکی کرد قەی ناکا. یعنی خۆشەویستێکە مێڵە خراو لە بەردەستیایە با لێی نەخۆمێت. تۆ میێوان بێ بۆ ماڵی هەرچێ بکە ئەختیاری نییە. وەلێ تۆ هەروتیان میوانە ئەچی حمامەکە ناوی ڕاپلەکە هەرچێ چتانە لیباسێ شتێکی گەن کەوتوێ جەمێکێژی با نەیوێنێ. مناڵ سەیدە 7 ساڵ لە ماڵتا هەرچیەک خراوە با نەیوێنێ چون نازانێ خراوە یای ئەورێت. 7 ساڵی دووەم مناڵ وەختی ئتاعەتیەسی ئەو حازر نییە لە 8 ساڵانە بچوە سەعاتی 8 هەڵسێ بچوە بۆ مەدرسە ئەشێ گوێی بجەڕێنی بیوەی. خۆی نازانێت چی خاسە و چی خراوە ئەشێ بە باید و نەباید فێری بکەی. وە خۆی وێ حەریز واکسن ناغات دەی من ئەزانم نەیدات ئەم بێت. ئەم بەشی دوومە بەشی خودی شەخسیەتە. خود ئەو بەشەسەوە تەکی نەفسی
ئینسانە تەکی خوداگای ئینسانە هەماهەنگە. فرۆید دەژێت شخصیت سێ بەخشە: نەهات یعنی غەریزە، خود یعنی قوانینی ئیجتماعی، فەراخود یعنی وجدان و ئەخلاق. لە عەقایدی خۆیشمانە نەفسێکمانەس بە ئیسمی ئەممارە، ێژێ هەرچێک وا پێوە بیکە، ئیتر خاس و خراوەکەی فرە مهم نی. نفسی دووەممان نفسی لە وامەزبەرتە درێژە ئەمە نەکەی، ئەوە نەبایەت بکەیت، ئەوە بایەت بکەی، ئەوە نەبایەت بکەی. یعنی قانون تێرێتە ناوی وجودی تۆ. نفسێکی ترمانەس مطمئنەس، مطمئنە فڵان دروستە، ئەگەر تەواوی عالەم بێژێ وانیە. ئەخلاق ئەو بانگنەکەیانە، من ڕعایەتی قانون ئەگەر بکەم ئەوەڵنەکە غەریزە و هیچ ڕعایەت ناکە، گوناحێکی نییە. ئەگەر گەییتە سنحێک قانون حاڵی بوویت، ڕەفتارێشە قانونمەند دوێت. ئەگەر قانون ڕعایەت نەکەی، زندگی ئیجتماعی دووچاری لەتمەوێ. حکوومەتێل تەکی کوفرایان کرێ، وەلێ تەکی زوڵمانەیان کرێت. ئەمە جامعە شناسێلیش تەییدیان کردێ. چۆن؟ تۆ ئەگەر بڕۆیتە ئینگلیس کەوە سەمتی چەپا ڕانندەگیەکەن، تۆ بێژی نەوەڵا من چون ئێرانیم و سنەتە لە لای ڕاستۆ لە لای ڕاست و ڕانندەیەکەم دوای 5 دقیقەیتر جەنازەکەەوە بانی خیابانەوە شەجەم بکە. شە قانونەکە نەنەیتە ژێری پێ. قانون نەزمی ئیجتماع، تەزمینی زندگیە. بەخشی دووەمی شەخسیەت کە نەفسی لەوامەسێژە تەکی، ئەلبەتە مقایسەی دین تەکی نەزەری فرۆیدا اشتباس، من بۆ تەسیلی شتەکەم ئەنجامیام. ئەنا لە ڕەوانشناسی ئەم شتە ئەسڵەن دوو مەوزوعی جیە. وەختێکانە بەرابەری قانون ڕەفتار بکەی، خۆشحاڵی عەکسی قانون ڕەفتار بکەی، یا خۆ ناڕەحەتی یا قانون جەریمەتەکە. پس تۆ ئەخلاق بۆ دڵی خۆڵ ناکەی، لە ترسی قانونە، ئەمیچە ئەرزشی نییە. وەلێ لەبەر دڵی خۆڵ کرد و وەختێک کرد و خۆشی هاوچی مردمیش بێژن غەڵەتە، و وەختێکانە عدولی لێ کرد کەسیش پێ نەزانێ خۆی عەزاب کێشە، ئەمەیەژن پێی ئەخلاق، ئەمەیەژن پێی ئەخلاقی دەرونی. ئەمە تۆ پلیسێک کەوتێت تەک دوان زەمانەی خوا وا لە تەکتا، هەرکێ لە خوا بترسێ پلیسەکەی وا لە تەکە. بۆ چیەسی دەرگا کلیلوێ یا بازوێت؟ ئەم دەرگای کلیلی چاو پێکەوت یا باز فەرق ناکا بووی، چون ئەگەریش گەرەکی بڕوا پلیسەکە ئیگری. ئەها ڕەمەزان وەختێوانە ڕۆژ شتێک قوت بگەن، چۆن ئەو پلیسە دەرونیەژێ کورە زوو تفی کەرەوە با ڕۆژەکە نشکی. ئەها وەختێکانە ئەچنە بەری ئایەنە، خۆتان وانە بەری ئایەنەکە پلیسە ناوەکەیەژێ ئەزانم چ کارەی، چاو لە خۆتان زاقەکەنەوە. ئەگەر ئەو ناوەنگە دروست دامەرزێت تۆ دروستی. تربێتی خانەوادەگی بەعزێ وەخت ئەو ناوەنگە گەندا ئامەرزێنێ. لە قەبیلەیەکی ئادەمخارە ئاغام وەختێک دووچاری عەزابی وجدانەوێت، کوڕێک لە تایفەی مقابڵ کوڕێکی تەرچکی چاو بێکەوتێ و لە دەستی دەرچوێت نەیخواردی. آخر باید و نەبایەدێلی ئەو جامعەم ئامی وا تربیت کردێ. غەڵەتە بێژی وجدان تەنها مەحکەمەیست کە احتیاج بە قازی نەدارێت. وجدان مەگەر کێ خاسیەکە؟ باید و نەبایەدی من و تۆ. ئەگەر من و تۆ غەڵەتوین وجدانیشمان غەڵەت کارەکە. ئەم بەشە ئیسلامی عەرزتانەکەم، چون باید و نەبایەدێلی خوا لە ڕۆژی ئەوەڵ بۆ ڕۆژی ئاخر تەغییر ناپەزیر و سەحیح ون. ئەگەر نازانی باید و نەبایەت کامەسە لە مامۆسایەکی دین بپرسە، با فێرکە، چون تەئەمینە و مطمئنە نەگەر بەرەو میزانە ڕەفتار بکەی غەڵەتی تیاری. تێمە سەری تەحریفەکان. وەختێکانە باید و نەبایەدە دروستەکانمان یاگرت، وجدانمان بازی وەخت دووچاری عەزاب بوێ. زانیمانە درۆخراوە، درۆکەین و کاورەیە ئەو نازانێ، شەو تێن و بۆ ماڵ هەر ئاواکەین و خۆمان خەومان پێ ناکەوێ. کورە فڵانە کەس ئیتمینانی پێم کرد، چۆن درۆم پێ کرد؟ ئەی خوایە چی بکەم؟ ڕوویچم نییە بچم بێژم پێی درۆم پێ کردی. فڵانە کەس ئەمانەتێکی دا دەستی من خەیانەتم تیا کرد، خۆ ئەو نازانێت تۆ تماشای ئەمانەتەکەی کرێت لێ کردا و لەولا ناوێتە سەرجێگەکەی خۆی. خۆی شەو خەو پیا ناکەوی. آخر تۆ دەرونیەکەی دامەرزیاوە. من هەمیشە هۆڵی ئاوامێکمە شەرمی نەوێت، ترسی نەوێت، خەجاڵەتی نەکێشێت، چون هەرچی بکا گوێنی. ئەگەر ترس و شەرم و خەجاڵەتی وا لە وجودتا هەنۆز چرای وجود و ڕۆشنە، شاید کەم شەوقێت. فویلێکە گڕی بوێ، چیڵوو بخەبانی بازیاو بکات، ڕەفیقی خاص پێیا بکە، مەعیاری دروست بدۆزەڕ. بەعزێ کەس ئاوا خۆی ڕەحەتەکە، چوێت شتێک داکەوتو هەڵیێرێ ئەیوا و خەرجێکە، یەژی بۆ واتە کردە، خۆی وە خۆی یەژێ بۆ واتە کرد. ئەسڵ من پێی ناژم، یەژێوە خۆی پێی من نەموردایە هەر یەکێ ترەی ورد، تەواوی تر خۆی ڕەحەتە کرد.
دەیواسە برا توخوا وەختێ وایەژی و خۆ بکە بە بیری ئەم مەجڵسە ئەوە غەڵەتێک و کردو ئەوە درۆیەک و کردووە خۆ درۆزنێەوە خۆی درۆ بکە ئیتر هەر فرە عەجیبە وەختێکی تر هەست کارێکەکەی یەژی بۆ کردو خۆ ئەزانی غەڵەت یەژی دەی منیش وەکی گشتی مەڕوا ناکە دەیگیرم گشتی غەڵەت بکە تۆی چێکەی گشتی سامەخوا تۆی چێ خۆی نەوەڵا ئەمتە خۆش لێ هاتێەوە بۆیە کردتەوە ئەم دەلیلێ بۆ دروستەکەی ئەگەر گشتی چەقۆی بکراوەسکی خۆیان تۆ نەتەکرد ئەمە بۆ نەفعی خۆی خەریکی نەو بۆ ئیسلاحی ئیجتیماع بۆیە ئەم قانونتە بۆ خۆ دروست کردێ وەختێکی تر هەست خەتایەک کردێ یەژن بۆ کردو یەژی المعمور معذور من معمور و مەدەستی خۆم نەوە ئەی ئەخلاق یعنی اختیارنا یعنی لە مقابڵێ و کەسات دەستوری غەڵەتت پێ بێسی نەیپەزێری داستانێکتان بۆ تەنەوع لێرا بێژم کوڕی شایەک گەرەکێ ژن بخوازێت تەحلیکیان کردێ خانەوادەی هەر دڵی پێوە ژن بخوازێ وتیانە ئەشێ بخوازی ئەمیش سعی ئەکات نازانم یانی چی شتێن نووسیا و نەمتوانی حەڵی بوو بۆخشم ئەگەر لازمە جۆرێکی تر بینووسنەوە بەشکەم حەڵی بوو من سەریعتر ئەچمە بەرەو چون مەطلەبەکە دێرە کوڕی شاگەرەکێکی ژنێک بخوازێت حاڵیان کردێ ژن باشە لەوەبەر عەلاقەی بە ژن نەوە ئیساتە شات هەواوی خەدەم و حەشەمبان کە ژارکێ کەنشکێک خوجوانیە بێرێتی کەنشکێکی شەست خوجوان نیەژێ بەخوا منی ژەڕۆ هەرچیەک ئیسرار ئەکەن ێژن خانەوادەی کورە تۆ ئاخر لە نای ئەمانە چۆن قیمەتەکەی ئێژێ نەخێر منی چەڕۆم ئەمیش تێتە بەرەوە وەختی ئەڕواتە خوار ناوی جەمعەکە کوڕی شایە ئێژێ من ڕەواڵەت بۆم مهم نییە سوورەت نە سیرەت ئەخلاق بۆم مهمە کەنیشە ئومیدیەوە خۆی پێیاکە یەژێ سریە دانەیان پێ ئێژێ ئەم دانانە تا سێ مانگی تر هەرکێ وەشانی و هاوردیوە گوڵی سەوز کردی بۆ من هاورد گوڵی هەرکێ خوجوانترەوە ژنی منە گشتی ئەچواتەوە کوڕیش کەنشکیش دانەی خۆی تێرێتەوە مشتێکیاندا پێی وە هەر جۆرە لەم مشتە گوڵە نادمکی سەوز نایە ئەچواتە کلاسی ئامۆزشی گوڵکاریش گوڵیچ ئەناو تێتەوە هەر سەوز نایە ڕۆژی مسابقەکە قەرارە گوڵدانەکان بۆنەوەم گوڵدانێکی خاڵی ئەرێوە دەسەوە ئەچوە هەر چێژن مەچێژە بەخوا ئەچوو ئەچوە وەختەی ڕوانێکی گشتی گوڵدانی خوجوانی پڕگوڵی ئاوردە و کوڕیشا ئەنوێتە گوڵدانەکەی مێژێ ئەمە ژنی منە ێژن چۆن نێژێ وڵات تۆمەکان داوم و پێتان گشتیان عەقیمون هیچ کامیان سەوزنەوە دیارە گشتان درۆزنن فرە کەسێک خوجوانەوە چە خۆڕانەک و وە باڵا و وە قەیافە و وە دەسەڵات و وە زۆر وەلێکانە لە ناوە خۆی لە خۆی عاجزە سەداقەت فرە مهمە بە عنوانی عنسرێکی ئەخلاقی ئەچمۆ سەری مەطلەبەکە یەکێکی تر درۆی کردووە یەژی بۆ درۆ کرد بۆ فڵانە کرد بچووە بۆمبی ئەتۆمی خستێسە ملی هیروشیما با هەر وڵاتی خۆمان نێژین هیروشیمای شەرکەسی من ئامانە لە چین و ژاپۆن و هاتین ئێمە ئیستفادەی لێکەین هێمە چی ئەهێنێرین بۆ ئەوان ئیستفادەی لێ بکەن توخوا حەیف نییە سڵام جواوی نەوێت لاقل ئەگەر دەسەڵاتمان نییە کاسە هاوسێ ناتوانین بۆین بۆ دەوڵەمەندەکان کاسەکەیان و شۆریایی پێبین هەر ئەو نەیتر بۆمبی بردێ خستێسە ملی هەڵەوجە و نەوسوو سەردەشت و شاڕێلی تری ئێرانە یەژی چی و بۆ هاتەکرێژە بەخوا دەی من هەر دگمەیەکم فشاردا یەژێ یەکێک خەلەبان و یەکێک هاوردی خستێ قەی هەواپەیماگە یەکێک بۆمەکەی دروست کرد یەکێ نەفتی تێکرێ یەکێ فلان 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 من کەی گوناحمە من هەر دگمەیەکم دەست پێیانە کارەکە بچکەلێ کاتەوە بۆ بێژە گوناحی نییە بەخوا واتە وتە خۆ ئەزانی درۆکەی تو خوا درۆ خۆ مەکە چون گەورەترین جەهاد جەهادی نەفسە بەری خۆگرتنە کەسێکی تر وەختێ درۆکایەژە قەیمە وتیانە هەر سیرە مۆزەیە خورمایەک هەر زەردەواڵەیە کژمیژێک مار نەوێری یعنی هەر مار و پێگەی سەری پان کەرەوە برا بەخوا مار سەرپانکەیتەوە مشک گەرمەکانمان لە ڕیش و دەرتێنێ
کوناغەلێکە مشکەی کاتە ژێری زەوی باعەسەوێ نیترۆژن بگێتە ڕیشی نۆک تا باکتریەلێکە نیترۆژن ئەرن بۆ نۆک بتوانن فعالیت بکەن مشکەکانە کوژی کوناکان کپەوێتەوە خوا خۆی زانیە چی بۆچی خاص کردێ هەر چیزی کە خارایەت ڕووزی بەکارایەت بعضێ لە زەرب المەسەلێلی قەدیم دروستە هەنۆز کارەکەن وەلێ غەڵەت دانێکیانمان ئەو دەفع ئیسلاح کرد ئەیانوو میێوان شتێکی خاوەن ماڵە من بێژن حەبیبی خواست دنکێکیان ئیسلا برا بەخوا هەرچیە سیرە مۆزەوە لە عالەمابی کوژی کارتونی خورما پێ نانەترسم پڕشەقێکی بکەن چۆن ئەو بەنەوەلی خواوە بێدەلی لە کوژی تۆ ئیتر شتەکان فرەن چون دێرە ئەشێ کەمی کەمەوە بعضی وەخت ئاوا ئەستدلالەکەین لەم بازاڕا وەختێ پەنەوەین نێژێ بۆ واتە کردەوە ئەو کنشکی فڵانە کەس ئەو خۆی دڵی پێوە ئەروای ئەم مدێنەدایە لە خۆی من چۆن وامەوە کردە خۆی هاوارەکەوە دەنگی بەرز ئەی من چی بکەم کاکە گیانە ئەمە قسەست تۆیکەی کاورا هاواریش بکە ئەی تۆ کنترۆڵ بکە ئەی تۆ تەشخیصی خاس و خراو بکە ئەی اختیارەکە بکاتە لە مەسئولیەتەکەتە شەخسیەتی پڕڕەنگ بکاتەوە من ئیتر بەحسەکە کۆتاکەم بە خۆلاسەیەکی سەریع تعلیم و تربیت بەخشی علم ئاموزیە دانش فرۆکات مەخسوسەن علمی سارد کە خاسکردنی تەجهیزاتە بۆ ڕفاهی بەشەر و تربیت نەرمەفزاری بەشەر کە عەقڵە کە ڕۆحی بەشەرە کە ئەخلاقە تربیەتی ئەکات و ئەوەڵی وا لە اختیاری دوومیە یعنی علمەشە لە اختیاری تربیەتایەت نە تربیەت لە اختیاری علمە کە فرێ لە کشوەرگەل ساختەوەلی علمیان بە دروستکردنی فەرهەنگەلی جەدید بەفرۆشەگەێنن چون تربیەتێکی جەدیدی گەرەک ئەم تربیەتە کە ئەشێمە بزانین ئەیپەزێرین یا نایپەزێرین مبتەنی بەر ئەخلاقێکە یا وڵاتی خۆتان یا ماڵی خۆتان یا مەدرسەکەتان یا کشوەرەکەتان یا ئەخلاقی جەهانی کە ێژین پێی یاسای بەڕاستی گەڕاستت دەوێ چیت بۆ خۆتەوێ بۆ خەڵکت بێ ئەشێ مبتەنی بەرەمەوێتە بۆ بزانین شتێک دروسە یا غەڵەتە فرەیەکەین فرە کرد لە بەینچوو غەڵەتە فرە کرد ماوە دروسە دروست باید ئەنجامی بووی غەڵەت نەباید ئەنجامی بووی دروست سەواوە و غەڵەت گوناحە دروست ئەرزشمەندە و غەڵەت بێ ئەرزشە مەسئولیەتی تۆ تەسمیمە لە بینی ئەم دوانەوە بە ئەختیارێکە بە دانشێکە بە عەقڵێکە هەسە ئەگەر غەڵەت تەسمیم ورد دووچاری عەزاب بووی هەنۆز ئومیدم هەست پێت چون چرایەک لە وجود تا ڕۆشنە ئەگەر گەرەکتە چراکە پڕنور بێت تەوجیهیان مەکە هەر عمارەتی کە ئابادان کنند نەکە ئەڤەل ویرانش کنند گەرەکتە ئاباد بوویتۆ خۆ وێران بکەرەوە لەو قانونێلی گوزەشتە فرەیان غەڵەتن ئیسلاحیان بکە بەشکەم ئاباد بووینەوە عەرایزم دوا تێرم دووبارە بە سەڵەواتە هەورامیەکە قەیناکە إنه نفوس بشري إنه شيريني وشكري إنه نما ونماكري إنه درخت سمري إنه موا وريش سري إنه زريفي وهنري إنه حسارة وسحري إنه نوري إنه وري إنه دار كوكمري إنه خلو دشت دري إنه ريش شاي عمري إنه آنو آن تري صلوات بي پیغمبري اللهم صل على محمد هەفتەی ئایندەمان ئینشاءالله مزۆتی خولەفای ڕاشدین گیان قەسیدەی شەسیسا قەسیدەیەکیش کاکە تەیارەی خوێنێتەوە بۆمان هەفتەی ئایندە ئینشاءالله مزۆتی خولەفای ڕاشدین مۆزوع بەعدەن ئیعلامەکەینە خزمەتتان ڕەحمەتتان لێوێ هەر نەفەرێ نەفەرێکی تر بێرن ئەو کەسانە بەشن برا پوڵتان نەداوێ پوڵتان نەداوە بۆ کوێچن ما نەمانوت ئەوەر و مەوەر ئەم مزۆتە ها سەقفەکەی مزگەوت جێگەی تەربیەتی ڕۆحمانە ئەخلاق لەرانەها دروسەوێت کۆمەکی بکەن هەر کەسێک بە هەر چەندێک دەتوانێت ڕەحمەتی خواتان لێوێ با ئەم ئامیچە بێژم تخوا با گوێتان پێوێ لە کەرەمی کەم مەگرە بەهانە لە کەرەمی کەم مەگرە بەهانە کەمی هێندێک کەس بە زۆر بزانە
لە کەرەمی کەم مەگرە بەهانە کەمی هێندێک کەس بە زۆر بزانە مەشهورە کەسێک بە کەم نەزانێ پیاوەتی زۆریش بە کەم دەزانی هەر بۆ خۆشیش دەست بکەیتە با خەڵتاوە دەریبێری هەر خۆشت دڵگەرمیە ئەها دەرزی ئەم هەمکە لیباسەوە دوورێ خۆی حیچ نییە لە بەریا هەر دڵگەرممان بکەن هیچیشمان پێ نەگەن هەروە خۆشی ئاوا بکەیتەوە مشت بکەیتە توورەکە و دەریبێریتەوە هەر خۆش دەیتر بەخواتان نەسپێنم ئەڵبەتە مەڕۆن با کاتایریش قەسیدەکەمان بۆ بخوێنێ ئینشاءالله هەفتەی بعدیش مزۆتی ئیمام شافعی خولەفای ڕاشدین وای نەخزمەتتانە بۆ جەنابەت تایزم گراشە ئەم بەخسانیچە ئەگەر قەرارە کەسێکی تر بیژنەفێ کاتایە سیدی جەلەساتی قبل و سیدی وەختێلی گوزەشتەی منی ژواوە لایە سیدیە قیمەتی پفەکێکە ئەتوانین شەوێک جیاتی 2 کیلو میوەی 1200 مەنی بوێنێ میوانەکانمان سیدێکی 300 مەنی بخەینە بان نەرمەفزارێکیان نەسب بکەین بیچمێنێتەوە دەفعەیەکیش نەسی بکەین دەفعەیەکی تریش دەفعەیەکی تریش جزاكم أعوذ بالله السميع العليم من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم السلام عليكم ورحمة الله وبركاته هيئة أمناء مزقوت بشناديان كدوتين قصيدة كفتان متمتش قصيدة مولاي سليم خيرين إن شاء الله أو كلمات كافك أخوانني صلوات أكبر روحي فاك رسول الله دسكين أخوانني قصيدة اللهم صل على محمد قول مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم مولاي صل وسلم دائما محمد أشرف الأعراب والعجم محمد خير من يمشي على قدمه مولاي صل وسلم دائما محمد باسط المعروف جامعه محمد صاحب الإحسان والكرم مولاي صل وسلم دائما على حبيبك محمد تاج رسل الله قاطبة محمد صادق الأقوال والكلم مولاي صل وسلم دائما أبدا محمد
الميثاق حافظه محمد طيب الأخلاق والشيم مولاي صل وسلم دائما على حبيبك محمد خبئت بالنور تينته محمد لم يزل نورا من القدم مولاي صل وسلم دائما محمد حاكم بالعدل ذو شرف محمد معدن الإنعام والحكم مولاي صل وسلم دائما محمد خير خلق الله من مضر محمد خير رسل الله كلهم مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم محمد دينه حق ندين به محمد مجملا حقا على مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم محمد ذكره روح لأنفسنا محمد شكره فرض على الأمم مولاي صل وسلم دائما على حبيبك محمد يوم بعث الناس شافعنا محمد نوره الهادي من الظلم مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم محمد قائم لله ذو همم محمد خاتم للرسل
الرسل كلهم مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق. سبحانك اللهم وبحمدك أشهد أن لا إله إلا أنت أستغفرك وأتوب إليك. السلام عليكم ورحمة الله وبركاته.